دەینە سەر تەوەری دووهەممان کە گفتوگوی لەسەر بکەین ئەویش باسی واکەین کە ئەبێت ڕێرەبێک کە بێت کە بۆ نابینایان هەکات لەسەر شۆستەکان بتوانن بەو شێوەیە کە مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت بەسەر شۆستەکانە بڕوات دڵنیایە کە لەوەی کە بەربەستێک ناکەوێت چکە ئەو ئەبینێت بەڵام بۆ ئەمان ئەبێت شتێکی دیکە هەبێت کە ینی ئەڵتەرناتیڤێ بۆ خۆی یارمەتی خۆی بدا یارمەتی بە یارمەتی دەوروبەر نەبێ ئەگەر چی ینی بەڕاستی درکردنیان زۆر لە مرۆڤی ئاسایی باشترە ینی خوێندنەوەیان بۆ شەقامەکان یەک جار پێیدا بڕۆن جارێکی دیکە پێویست بۆ ناکە ینی ئەو زیرەکەیان کارێکی خودداییەکە لە بەرامبەردا پێی بەخشیون ئەمە دەکەینە بابەتی ئەمڕۆمان بزان ئەم ڕێڕەوەی کە دروست کراوە تا چەند سوودی دەبێت بۆ نابینایان میوانمان لەگەڵا بەڕێز مافپەروەر یادگارکەریم سەرۆکی یەکەتی نابینایان و کەمبینایانی کوردستان یادگار بەیانیت باش زۆر بەخێر بێ بەخێر هاتی و بەیانیت باش سپاس مەمنون سپاسانەکەم لەسەر ئەم پرۆژەیە چەند ڕۆژێک بۆ خەریک بوون بەڵام دوێنێ بە فەرمی پارێزگاری هەولێر ئامادە بوو ئەم پرۆژە کراوە و بەڕێستان و چەندانی دیکە لەوێ ئامادە بوون ئەمە چه ئاسانکاریەک بۆ ئێوە دەکات کاک یادگار وڵاو پرۆژەیە بەخۆی لە ڕاستیدا ئێمە لە یاسای ژمارە 22/2011 ئیشارەت پێدرایە کە پێویستە ڕێوشوێنەکان و جادە و بانەکان و تەلارەکان چنوێک تەلارە تازەکان و چکۆنەکان پێویستە گونجانی بۆ بکری بۆی کە کەمەندام بە شێوەیەکی عام و بە تایبەتی نابینیان بتوانین بە ئاسانی حرەکەی تێدا بکەن جوولەی تێدا بکەن وەکو کەسەشی ئاسایی ئێمە زۆر جەختمان دەکردەوە زۆر سەردانی وەزارەتی شارەوانی و سەرۆکاتی شارەوانی هەولێرمان کردبەوەی کە بتوانین پرۆژەیەک دروستکەین هاوشێوەی وڵاتی پێشکەوتەکان کە ڕێڕەوی نابینانە ئێمە باش ئەوەی کە گفتوگۆ و قسەکردن و ملاحەزە و تێبینی شتەکانی خۆماندا لانی پەیوەنددار بە تایبەتی سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەوە بوو کە دوێنێ خۆشبەختانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە شاری هەولێر کراوە توانێت لەسەر ئاستی عێراقیش بەگشتی ئەو ڕێگای کراوە کە درێژەکەی 4 کیلۆمەترە و دەستی پێکراوە ئینشاءالله لە ماوەی وابزانم 3 مانگ هەمووی کۆتایی پێدێ و تاوا دەکرێت جگە لەوەش لەو ڕێگای ینی ڕێڕەوی تایبەت بە نابینیان خاڵی کەمەندەمانیش دەدات کەمەندەمانی دەستی ئەوی کە لەسەر ویلچێر لەسەر کورسییان لەسەر عارەبانە دەڕۆن ئەویش وازم نێسکە 100 نقطەی تدایە کە دەتوانن زۆر بە ئاسانی بە عارەبانەکانیان بە ویلچێرەکانیان ئەو ڕێگاوبانە بەکاربێن ئەزەوە بەنسبەت نابینیان ئەو ڕێگایە ینی سوودی ئەوەیە کە سەربەخۆ یەک دەداتە نابیان لە هاتوچۆکردن لە ڕۆشتن خاڵی یەکەم تووشی دایمە هەم کەسێک پێخۆشە کە ڕۆی کە حرەکە بکە کە بجوولی هەر شتێک سەربەخۆی بە باشترە ڕاست پاڵپشتی خەڵک گرینگە ئەمە دەستخۆشی لە پاڵپشتی خەڵک دەکەین و خەڵک وەفای بۆ ئەمە هەیە ئاستی وشیاری بەو شێوەیە کە هاوکاری نابینایم کە بەڵام سەربەخۆی باشترە لۆی کە وەکو کەسێکی ئاسایی بەو ڕێگادا بڕوە خاڵی یەکەم ئەو سەربەخۆیەکە کە لای ئێمە زۆ گرینگە خاڵی دۆم ئەوەی کە لە ڕێگای ئەو ڕێڕەوە نابینان دەستیان ڕادەگە بە خزمەت گوزاریەکان بەسەر نابیناکە زۆر بە ئاسانیتانی بستە پارکی شار باقی شار لەوێ لەخۆی پشوە بدا گە ڕێگایە هەبی یاخود بستە دوکانەکان بستە ناو بازار بە کەیفی خۆی پێداسەکانی خۆی جێوەجێ بکە ئیدرەوە بەڵێ باشە کاک یادگار ئەوەی کە سەختی بووە هاتۆتە بەردەمتان پێشەوەی کە ئەم پرۆژێ بێ هێشتا پرۆژەکە بە تەواوەتی تاوا نەکراوە بڕیارەکە بە 3 مانگی یاخود لە ماوەی 3 مانگات تەواو بکرێت ئەو سەختی و با بڵێن گرفت و کێشانەی کە هاتە بەردەمتان چی بوون ئێوە وەکو نابینایەکە بەسەر شەقامەکانە ئەڕۆشتن چ کێشە حتمما کەمەندام بەگشتی و نابینا بە تایبەتی کێشەی زۆرە لە بەرەوەی شەقامەکان گونجاو نین بەسم دیارترینیانە بەڵێ وڵای بەربوونەوەی خەڵک بوون کەتە ناو قۆرتەکان بەربوونەوە ینی خەڵکی کەتە ناو مەزرایەکان خەڵکێک پێکەتە ناو ئاو چرکا و ئەو شتانە یان خۆی لە عامود و شتەکان داوە تووشی ئازار بوو تووشی کێشە بووە ینی ئەو کێشانە هەبوو بەڕاستی بەڵام بەگشتی بەڕاستی ئێمە ئەگەر ئەو مادە یاسایی کە تایبەتە بۆ بابەتەوە جێوزێ نەکەین وەکو یاسەکە لە پەرلەمان دەرچووە بەڕاستی ئێمە ناتوانین برین شارێکی حەزارین شارێکی شارستانیان پێشکەوتوین لەبەرەوەی ئێستا بیسی دەوڵەتەکان هەمووی هیچ زادێک دروست ناکرێت کە ئەو ڕێڕەوی تێدا نەبی لەبەرەوەی پێویستە
وەزارەتی شارەوانی حتا مەسەلەن یەکێتی ئەوی دەستگای وەبرهێنان ئەوەی کە مەسئولە لەسەر دروستکردنی باڵەخانە و لەسەر شەقام و لەسەر ئاینلانی پەیوەنددار ئەوانە یعنی هیچ مۆڵەت نەدەنە هیچ کەسێک هەتا مواصفات و پێداویستەکان و شێوازی ژینگەی گونجاو بۆ کەم ئەندامان و نابینان تێدا ڕەچاو نەکە ینی ئەوە مەفروضە مۆڵەتی نەدرێتە کەینێ مواصفات و پێداویستەکانی ژینگەی کەم ئەندامان ڕەچاو کرد ئەو زەمۆڵەتەکەی پێ بدرێت ئەوە زۆر زۆر لەبەر ئەوەی ئێمە ینی سەتا پازدەی کەم ئەندامانی خەڵکی کوردستان ینی بەشکلێکی عام عێراق سەتا دە هەتا سەتا پازدەی کەم ئەندامە کەواتە کوردستانیش لە عێراقە ینی بەشێکە لە عێراق خۆمان دەزانین ئەو داتا دەگرێتەوە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر کەم ئەندامە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی ژمارەی کەم ئەندامان مامۆستایەتگار ئێوە لەسەر پێشنیاری بەڕێستان بووە با بڵێن ئەم پرۆژەیە ئەمە تەنیا بۆ ناو بازار و شوێنە گشتیەکانە یاخود هەوڵ دەدرێت لە داهاتوو لە کوچە و کۆڵانەکانی شتەنانەت کار لەسەر ئەم بابەتە بکرێت چونکە خۆ دەزانی نابینایە کە لە ماڵ دێتە دەر ڕەنگە ماڵی لە کۆڵانێکی زۆر دوورە دەست بێ بۆی پێویستی بە یارمەتی کەس نەبێ هەر خۆی بتوانێت بەو ڕێڕەوەدا بڕوە کار لەسەر ئەمەش کراوە طبعاً خۆی ئەمە دامن زەخت دەکەینەوە ئەو مادە یاسایە کە تابەتە بۆ مەسەلەیە بۆ بابەتە جێبەجێ بکرێت و ئێمە قسەمان کردووی لەگە برادرانی شارەوانی ئەوان یعنی پێیان خۆشە و هەوڵ دەدەن کە لە هەموو شاری هەولێر جێبەجێ بکرێت بەڵام ئەو خۆی یەکەم بوو کە 4 کیلۆمەترە ڕاستی ئێمە پێوان باشە لەبەر ئەوەی یەکەم تەجروبەیە یەکەم ئیشە دەکرێت لە شاری هەولێر یعنی ئەگەر 4 کیلۆمەتریش بێشتەشی زۆر باشە زۆر دەستخۆشی لە شارەوانی سەرۆکاتی شارانی هەولێر دەکەم و لە بەڕێز کاکمێژ دەکەم پارێزگاری هەولێر بۆی کە بە سەرپەرشتی و بە چاودێری بۆ ئەو پرۆژە کراوە بەڵام هیوادارم لە شارەکانی تریش بەستەنە هەولێر نەبێ لەبەر ئەو یاسایە کە دەرچووە یاسای ژمارە 22/2011 شمولی هەموو کەماندامانی کوردستان دەکات مەفروضە هەموو شارەکانی کوردستان هەموو قەزا و نەحیە و شوێنەکانی کە کەماندامانی هەموو شوێنە گشتیەکان تابێتەکان ئەو پرۆژەی تێدا جێبەجێ بکرێت زۆر زۆرڕە باشە کاگیادگەر ئەوەی کە گرنگە تەنیا بەس شقامەکان نییە چونکە بێگومان نابینایە کە دێتە دەرەوە لە ماڵ بۆەوە نییە بەس ناو شقام بگەڕێ فەڕەیەک لێبدا چۆنەڵێت نەخێر هەڵبەت کارێکی هەیە کە دێتە دەرەوە کارێکی فەرمانگەیەکی حکومی هەیە شوێنێکی هەیە تا چەند گرنگە کە فەرمانگا حکومیەکان وە ئەو فەرمانگانەی کە بە تایبەتی کاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕای ئەەکەن هەموو ئەم با بڵین پێداویستیانەی کە بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە بە تایبەتی نابینایان ڕەچاو بکرێت و تایدا دەزانی لە پرسیارەکە تێگەشم دەستخۆش دەزانی مەسەلەی ژینگە بەزڕێ ڕەو نییە بەڵێ مەسەلەی ژینگە باڵەخانەکان دەگرێتەوە ناو داخلی باڵەخانەکان بڵێ هەتا خودی ماڵەکان ماڵی ئەو ماڵانێکە کەمەندامیان هەیە ئێستا لە یاسای کەمەنداوانی کوێت من حەیەک هەیە بەخشینێک هەیە بەخشینێکی پارە هەیە کە حکوومەت دەداتە ئەو ئایلانە و خێزانانەی کە کەمەندامیان هەیە هەتا ناو ماڵەکانی خۆیان بگونجێنن ناو ماڵەکانیان قادرمەی لێ نەبی کۆسبی لێ نەبی بەرزنزوی لێ نەبی توالێتەکانیان گونجاوی دەرگەکانیان فراوانی بۆی کەمەندامەکە بە شێوەیەکی باش ینی بتوانانی ئەو بستە شۆرە بێتە دەرەوە ینی باڵەخانەکانی شەروە دام و دەستگای حکومیەکان و هەتا کەرتی تایبەت هەتا خواردنگەکان هەتا مەسەلەن شوێنە گشتەکان هەمووی مەفروزە بەپێی ئەو یاسایە گونجاندنی بۆ بکرێ لۆی کە کەمەندام بە شێوەیەکی سەربەخۆ حرەکە بکە بە شێوەیەکی ینی کەس پێویست نەکە بەخۆی حرەکە بکە ئێستا زۆر جاری وا هەیە ئەم برادرم هەبوو لەسەر ولچەر لەسەر عارەبانە کە خۆمان پێدەن عارەبانە زۆر بە زۆری خەڵک وا ئەو شێ بەکاردێنی برادرم هەبووە کە ویستی توان بسینە خواردنگەیەک نان بخۆین کە تەمەشا دەکەی پێشی هەموو قادرمەیە ێ باش ئەمن لاوانە یەک دەستم بگرێ و نابینا بەسەرکەوم بەڵام ئەو بە ولچێرە بۆ عارەبانی چۆنتانی بەسەرکەوی ناتوانانی یعنی ناچار بووین کە لێو نان نەخۆین یان ئەو برادرە بچین شوێنش کە بدۆزینەوە ئەو شوێنش کە من بەڕاستی بەبێ قادرمەوە ببێ کۆست بۆ بێ ئەوەی کە برزنە زمی تێداوی ئەس لەبەر ئەوە پێویستە هەموو دام و دەستەکان حتا کابرا کە شەریکێک دروست دەکات شەریکێکی خۆی دروست دەکە کە تایبەتە بە خۆی یعنی دەستگایکی حکومی نیە مەفروزە ڕەچاوی ئەو مواصفات و پێداویستی و گونجاندنی ژینگەیی بکەیت لەو باڵەخانانە لەبەر ئەوەی ئێمە زۆر زاریوە ینی حالەتمان دیتە کەم ئەندامە بە قوتابی بە لە قوتابخانەکان زۆر بە زەحمەت دەستە قوتابخانانە
زۆر بە ئەستەم دەتوانانی لەبەر ئەوەی هەموو ڕۆژە دەبی تەڵەبە هاوکاری بکەن باشە ڕۆژێک لە دوونیە سێنێت تەڵەبە هاوکاری بکە مامۆستا هاوکاری بکە یعنی ئەوەش نەوەعانمە لە ڕووی معنەویە لە ڕووی دەرونیەوە یعنی زرەر بەو کەم ئەندامە دەگا لەبەر ئەوە زۆر پێویستە ژینگە سازانی بکرێ گونجانی بۆ بکرێ وەکو دەوڵەتە پێشکەوتەکان دوای مەفروزە دایرەکانی حکوومەت لە پرزگەکانیان فەرمانبەرێک دانێن ئەو فەرمانبەرە چ بکە هەر کەم ئەندامێک ئەگەر سەردانی ئەو دایرەیە کرد ئەو داوم دەستگایە کرد مەفروزە ئەو پرزگەیە کەم ئەندامەکە لە ینی ئەو فەرمانبەرە کەم ئەندامەکە لە پرزگەدانێ و ئەوراقەکانی لێوەگری هەموو ئیشەکانی لەو جێبەجێ بکە بداتەوە دەستی نەک کەم ئەندام بچی ژوور بگەڕێ سڕە بگرێ ینی کێشە و گرفتی بۆ دروست بێ مامۆستاگەر بەگشتی بکرێ باشترە بەگشتی خەڵکی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان تا چەند یارمەتی دەرن هاوسۆزن لەگەڵ خاوەن پێداویست تایبەتەکان بەگشتی نوێشیاندا نابیناکان ڕەنگە ئەوانی تر ئەگەر بە عارەبانەخی خۆشیان بێ بتوانن هێواش کارەکانی خۆیان ڕایی بکەن بەڵام ڕەنگە بۆ نابیناکە تۆزە قورسەر بێ تا چەند یارمەتی دەرن دەزانی خۆی پێشەوەی کە مۆزوع باس بکەم هەر لەو مەسەلەیە کە جەنابەت باز دەکەی یعنی مەفروزە حکوومەت داوم دەستگاکان هەتە شەرنی حکوومەت شەریکاتەکان خێخوازەکان بێزگە لە ڕێڕەوەکان و گژینگە هەندێک پێداویستی هەیە پێداویستی ئەو پێداویستانە مەفروزە دابیم کردی مەسەرەن گۆچانی سپی تایبەت بە نابینایان ولچەر بۆ کەم ئەندامان مەسەرەن سەماع بۆ نابستان ئەوانێک کە بیستۆک لە ئاسانکاری بوو بیستنی مەسەرەن ئەوانێک کە ژیان هەستی بیستنیان لاوازە فوزە ئەوانە دابیم کردی لەبەر ئەوەی ئەگە تو ڕێوانیش تەبی ئەگەر ئەتوو ژینگەشت گونجاوبی سازانی بۆ بکرێت ئەگەر پێداویستەکان نەبی پێداویستەکانیش لە ئاستەشی باش نەبی یعنی ئەوە بەڕاستی ئیسفادە چوای نییە بەنسبەت ئاستی وشیاری کە جەنابەت پرسیارەکەت کرد ئاستی وشیاری کۆمەلگای کوردی یعنی ناتوان برم زۆر خراپە و ناشتان برم زۆر باشە لە ئاستێکدایە بەڕاستی 100% لە ئاستی تومحیمە نیە لەبەری هەتا ئێستا بەداخۆ هەندێک وشە بەکاردێ وشەکان گونجاونی لەگەر کەسایەتی کەمەندامان پێشتر وشانە بەکاردێن ئێستاش ئەو وشانە بەکاردێ یعنی زۆر زاری وایە بەکارهێنانی ئەو شانە ئەو نەوع کەلیماتانە هەست و شعوری کەمەندامان بریندار دەکات یعنی کەمەندامی عایلی خۆتی کەسی لەناو عایلی خۆی کەسی کەمەندامی هەیە کە تەمەشا دەکەی وشەیەوە بەکاردێنی بەڕاستی ئەم شتەم لە خۆم دەکەمەوە لەبەر ئەوە پێویستە لەسەر ڕاگەیاندنەکان وەکو بەرنامەکەی تەلەڤیزیۆنەکەی جەنابتان و هەموو ڕاگەیاندنەکانی تریش پێویستە ینی تەرکیز بکرێت لەسەر ئەو نقاتانە زۆر مهمە تعاملی ڕاستەوخۆ و تعاملی تەندروست لەگەڵ کەمەندامان زۆر پێویستە لەبەر ئەو کەمەندامە کەسێکی کاریگەری لە دەرچی تەسەوڕ مەکەن برێ وڵای کابرا کەمەندامە هیچی پێ ناکرێ و ناتوانێ و کەسێکی بێسوودە ناو کۆمەلگا بالعکس کەمەندام ئەگەر گەشەی پێ بدرێ ئیتیمامی پێدەری لە ڕووی دەرونی لە ڕووی نەفسی و لە ڕووی معنیەوە لە ڕووی مادیەوە هەمان توانای کەسی ئاسایی هەیە بەڵام پێویستە شیاندنی بۆ بکرێت شیاندنی بۆ بکرێت لە ڕووی کارکردن لە ڕووی مەسەلەن لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ژینگەی کۆمەڵایەتیەوە بربەستە موسساتیەکان بربەستە خێزانەکان لا بدرێ زۆر گرنگە بەڵێ کاگیادگار بێگومان ئێمە هەوڵی تەواوی خۆمان داوە لە پرۆگرامەکەمان بە تایبەتی زۆر سەرنج بخەینە سەر ئەو هۆشیارکردنەوەی کە کۆمەڵگە پێویستێتی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەر ناگفت و نابیستەکان هەتاوەکو کەمبین و نابیناکان بۆ هیوایی کە هاوڵاتیان ئەوەندە وشیار بن بزانن کە ئەمانیش چینێکی تایبەتن لە کۆمەڵگا کە گرنگیەکی تایبەتیان هەیە وی بە سوپاسی جەنابتانەکەین کە بەیانیە لەگەڵ تێبینی مابوو ئەگەر بە کورتی کاتی بەرنامەکە خەریکە دەمێ ئەوش ببیر بە برادران بیرمەوە و بە کۆمەلگای کوردستان خەڵکی کوردستان بیرمەوە کە ڕۆژی 15 مانگ ڕۆژی جیهانی گۆچانی سپی بوو و خۆشبەختانە توانیمان ئەو پرۆژەیە لەگەر شاراوانی هەولێر و پارێزگای هەولێر و لایانی پەیوەندیدار هەر بۆ مناسبەتە لەبەر ئەوی زۆر نزیکن ینی سازانی ژینگە و گوزانی ژینگە و ڕۆژی جیهانی گۆچانی سپی ئەو بە مناسبەتە دوێنێ ئیشاڵ ئەو پرۆژەمان دەست پێ کرد و ئیشاڵڵا لە داهاتۆشی نێزیک جێوزێ دەبی و هەنگاوی باشتریشتی بەدوادادێ هیوادارین بەردەوام کاری باش کاری خێر بێتە ڕێتان بێتە ڕێ هەموو لایەکمان ئینشاڵڵا
سپاس بۆ تۆ بەڕێز مافەروەر یادگارکەریم سەرۆکیەکەتی نابینیان و کەمبینانی کوردستان کە ئەم بەیانە لەگەڵ ئێمە بووی. سپاس دەکەین. زۆر سپاس.